تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە ناساندنی کتێب دەکەین نەویش بیرەوەریەکانی باخوازێک نووسەر کە میوانی بەرنامەکەمانە باز لە پەرتووکە نوێیەکەی دەکات وەروها باز لەو یادەوەری بەسەرهات و ئەو شتانی کە ژیانیدا ڕوویداوە بەڕێزیان تۆماری کردو بە پەرتووکێک لە هەمووشی گرنگتر باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە ئەو بیرەوەری و ئەو یادانەی کە تۆمارمان کردن و نووسیمانن دوجار بکرێتە کتێبێک بۆی کە نەوەی داهاتوش لەی سوودمەند بێ لەو بەسەرهات و ڕووداوانەی کە ڕوویانداوە لە ژیانی ئەو کەسەدا گفتوگۆ زیاتر دەکەین لەبارەی کتێبەکەەوە لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن پێنجێنی نووسەر کاک دکتۆر زۆر بەخێر بێت. بەخێربێن کاک دکتۆر حەسەن. خامەشت ڕەنگین پیرۆزیشتان بێ و ماندوو نەبن. کاک دکتۆر لە کەیەکەوە بیرەوەریەکانی خۆت نووسیەوە؟ لە نووسینی سەر دەفتەر تقریبا دوای ئەوەی کەوا کۆچمان کرد بۆ ئێران تا ئەوەی جاری دووەم کە هاتن بە شوێنە بۆ ئەوەی بمگرن و لە ماڵەوە نەبووم و بەردەست نەکەوتم ئێمەش ڕۆیشتین و هەڵاتین چون بۆ ئێران کە چون بۆ ئێران مامۆستا سەلاح داوای لێ کردم کە بەسەرهاتی زیندانەکەم بە تەواوی بنووسن 6 مانگ و شتێک تقریبا 6 مانگ و نیو زیندان بووین. ساڵی چەند ماوە دکتۆر حەسەن؟ ساڵی 87 لە ئێران زیندان بوون نانە لە عێراق لە ئەمنی سلێمانی و ئەمنی بەغا درێن بە محکەمەی تەورە و ئەنجارە تقریبا تەنزیمی ئیخوان کەشف بوو بە اعتیبار لەم تازە دەستپێکردنەوەی کەوا تازە دەست پێکرد بوو ئەنجارە ئەو برادەرەی کە ڕابط بوو لە بینی وەکو بڵێن منطقەی خوار و منطقەی سەروە ئەوە ئاعترافی کردبوو لەسەر من ئاعترافی کردبوو لەسەر من بۆ خۆی گیرام و ئەنجا تازیبێکی باش درایمم نازانم زیندانەکەمتان خوێندۆ یان نە بیرەوەریەکانی زیندانم ناتان بێنیام ئەنجا تر الحەمدولیلا خوای تەعالا لطفێکی لەگەڵما کرد کە من لێرە برامە ئەمنی سلێمانیش بە زۆری ئەو هینانەی ئەو زیندانەی کە تێبوون کۆمەڵە و دێموکرات و پارتی و ئالەوانە بوون یان هەمووشیان وەکوڵێن هاوکار بوون لە ئەوە هیوای تیا بوو 8 ڕۆژ بوو هەردووەکو چۆلەکە هەڵیان واسی بوو بە عاسمانەوە کارەبایان لێ بەستووە لە زەکەری و لە گورچیلەی بە کێبڵ لە ژێریان داوە لە ژێر پێیان داوە بەڵام هەر ئاعترافی نەکردو جا ئەوانم کە ئەبینی ئەوانە یارمەتی دەرێک بوون بۆ ئەوەی کەوا منژی ئاعتراف نەکەم لە ڕاستیە ئەنجارە شتی تری زۆر سێرم ئەبینی بەرحاڵ ئەم باسی زیندانەکەمتان بۆ نەکەم باسی ئەممانگەین کە چۆن ئەمەم نووسی کە کاتێک هاتمە دەرۆ لە زیندان مامۆستا داوای لێ کردم کە بەسەراتی زیندانەکەم بنووسم بۆ ئەوەی کەوا ئیسپادەی بێت بۆ لێ بکرێ بۆ دووارە منیش ئەوەم نووسی جا سەرەتایی نووسینم من دەست پێ کردبوو هەر نووسین ئەم نووسی لەگەڵ ڕۆژانەی خۆما ئەم نووسی بەڵام لێیەوە بە زیاتر وەکو ڕەسمی دیتر دەست پێکرد وەکو بیرەوەریەکان ئەگینا هەموو حادسەکان مەسەرەن من لەوە پێش کە لە سەنگەسەرا بووم لەوە پێشتر کە لە بەغا بووم یعنی ئەم نووسی شتمە خۆمە نووسیەوە یا داواریەکانمە نووسیەوە بەڵام نەک وەکو ئەوە کە بیکەم بە کتێبێ ڕۆژێک لە ڕۆژان بەڵام بۆ ئەوە کە ئەگەر هات و پێویستم بوو سەرێکی لێ بدەم بۆ نمونەیەک گۆرانکیرەوە بێنەوە لەم ڕۆژانە مدیر نفوسەکەی پێنجۆیان لێ پرسییم بۆ کاشتی شارستانی نیشتمانی هەمێکەوە دەرێنێت ئێمە تەقدیممان کردبوو کە ئەوە بکەین دەربێن کارت دەربێنین ئەوشتی 6 مانگی پێچێت لەم ڕۆژانە 6 مانگ زیاتر بوو لەو ئەوەی کە ئێمە ڕۆشتوین تەلەفۆن بۆ کردتم هاتۆ تۆ کارتەکانمانیان نەوتی لە کەیا بوو تمەڵا نازانم ئێ بەسەرێک لە بیرەوەریەکانمە بزانم لە کەیا بووە کە ڕۆشتم نووسی بووم لە سیوێکی دا ئێمە ڕۆشتین بۆ پێنجۆن و ڕۆشتین بۆ لای فڵان کەس و ئەویش پێوتین کە ئەوەتان پێچێت دا لەبەرەوە ئەوە مراجعی هینەکەم کردووە ناویسیە بیرەوەریەکانم کردووە نووسیمە لە سیوێکی دا ئێمە هاتوین بۆ لای تۆ لەوتی هاتۆ تۆ دەوتم باش مەبەستم سەرەوەی ئاوا بۆ شتێکی ئاوا کە مراجعی کەم و ئاوا مەبەستم بووە کە بینوسم کاتی خۆی لە پێش زیندانەکە بەڵام دوای زیندانەکەی ئەو کاتە بەنیازی ئەوە بووم کە
ڕۆژێک لە ڕۆژان بکرێ بە کتێب. زۆر ڕاستە دکتۆر حەسەن نووسینەوەی بیرەوەری لە پاڵیا چەندێک بەشێکە لە گێڕانەوەی ژیانی خۆت ئەمانەتێکی گەورەشە چەندێک گرنگە مرۆڤ بە ئەمانەتەوە بیرەوەریەکانی بنووسێتەوە ڕەنگە یادگەی خۆمان پاڵپشتێکی تەواو نەبێ بەشێک لە ڕووداوەکانی 20 ساڵ و 30 ساڵی ڕابردوو بە جزئیاتی وردەوە لە یادمان نەبێت دەبێت سەرگوزەشتە و سەرقەڵەمێکمان هەبێ و بۆی باست کرد تۆ چەندێک پشتت بەم بیردۆزەی نووسینەوەی بیرەوەری بەستووە ئەوانەی کە نەمنووسی بێتن مەگەر شتێک بێ لەوانەی کە ئەو نەباس کرابێ لە بیرم نەچێتەوە ئەگینا لە بیرم نەماوە من نازانم پێرەکە چیم خواردووە چیم کردووە ئێستا چۆن نەزانم 20 ساڵ لەمەوە پێش چیم کردووە 40 ساڵ لەمەوە پێش چیم کردووە بەڵام ئەوانەی کەوا باسم کردووە ئێستا مەسەلەن بۆ نمونە من باسم کردووە کە تربیەتی باوکم لە مناڵیا کاریگەری بووە لە ژیانمانە ئەم تربیەتی باوکمە کاتی خۆی لە من مناڵ بووم هێشتا کاتی بلوغم نەبوو بداوە تقریبا 7 ساڵ ئەو ناگەر بوومایە بەیانیان هەڵێساندم بەیانیانی پێنجێنیش ئیتر وەکوڵ تفەڵخەی ئەیبەسێ بە عاسمانەوە ئێستاش هەروە ئەنجا ئەیبرتم لەگەڵ خۆیان بۆ مزگەوت دایکیشم خوا عەفوی کایە خوا ئەیفەرموو پیاوەکە ئاخر خۆ ئەمە نوێژی لەسەر نییە تۆ بۆ مایانێزە بۆی بی بۆ مزگەوت بم سەرما سۆڵێ فەرموو نە با بێ بە جوزئێک لە کیانیە بەشێک لە کیانیە لە قەوارەیە ئەو نەم گێڕاوەتەوە ئەمە ئێستا لەبیرم ماوەتەوە ئەمە هی مناڵیە ڕاستە حادسەیەکی وا کە مەسەلەن گێڕانەوەی زۆر بوو ئیتر عادەتەن ئینسان تەبعا بێت لە مێشکە ڕاستی جوانە ماوەستا کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵشتی جوانیش لەم کتێبەدا نووسیوە بە دەرلەوەی کە کۆمەڵێک بیرەوەری خۆتە تۆمار کردو وەکو بانخوازێک بوون منە باسی غیبەتکردنەکەی باسی کۆمەڵێ شتی جوانەکەی کە خوێنەر بەدەر لە بیرەوەریەکانیشە سوود لەو شتە ئاینیانە وەربگرێت و وەسوودێکی بۆی هەبێت خۆی کە کاتێ ناونراوە بیرەوەریەکانی بانخوازێک مەبەسێک بۆ لەوە هەنی مەبەسێک بۆ لەوە هەر تەنها مجەڕەت چیمدی نییە بووە مجەڕەت چیمدی نییە چیم بینی بەڵکو ئەمە بیرەوەریەکانی بانخوازێکە جا لەم بیرەبارانە شتانێک کە زۆر سەرنجی ڕاکێشام کۆمەڵی شت بوو یەکێکیان مەشهوور بوو کە پاوەیی تۆزێک ئەوەن لەگەڵ میوان و ئەم زۆر شتانە بەڵام من حادسەیەک ڕوویدا لە پاوە کە مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێ بێخوا کە ئێمە ڕۆیشتینە پاوە نردی بە شوێنمانە و کوڕەکەی خۆی و لەگەڵ زاوەکەیە نرد بە شوێنمانە بە ئۆتۆمبیلەکەی خۆی بردینی بۆ ماڵ خۆیان ئێمەش 8 سەر خێزان بووین لە ماڵ ئەوان بووین زۆرمان ناخۆ بەلاوە ناڕەحەت بوو کە ئەبینە زەحمەت لە ماڵی ئەوانە ماڵی قائیدی حرەکە یعنی پێشەوای بزوت بە ئەتیبارەوە خەڵکی تریان بۆ ماڵیان و سەردانیانەکەن و ئەم لاولایان هەیە ئێمەش قەرباڵخێک و ببینە زەحمەت زۆر بن بەڵام ئەوان خوا جەزای بە خێریان باتۆ خۆشی و مامەسازژنیش وەکو دایک و باوکمان ئەویانە کردین وکۆڵێن تەرحیبیان دەرەبڕی و کۆڵن خۆشحاڵیان دەرەبێ حتا ئێمە کە هەوڵمانەدا خانوو بگرین ئەوان نیانە هێشتیان و نابێ بڕۆن لای ئێمە بمێن آخر ئەمە زۆرە لەو کاتەی ئێرانە و لەو کاتێ وەزع و ناخۆشیان جا لەوێ من هەر هەوڵ مەدا کە خانوو بگرم و ڕۆژێکیان پرسیارم کردو لە مزگەوتی ئینقلاب هەیە لە هێنانایچێ لە پاوە مەلا عومەری ناوە کتێبفرۆش ئەو ئیمامی ئەوێ بوو وتم بەردی خواوە بەڵکو تۆ پرسیار بکەی بزانین خانوویەکمان دەستکەوێتەوە مانوێش پرسیاری کردبوو برادێرێک گوتبووی وەڵام من ژوورێکم هەیە بەڵام ژوورەکە سەربەخۆیە ئاوایە بازی تاریف کرد با بێن چایان پێ بکەوێ ئەگەرەوە بوو منێمە منش کە ڕۆیشتم ژوورەکەم بەدڵ بوو چونکو ژوورێکی سەربەخۆ بوو حەمامەوە دەستی خۆی تیا بوو بەرهێوانی بوو ئەنجۆپای تیا بوو پرپەرش بوو بە نیسبەتی ئەمەوە زۆر چاک ڕای خێزانیشم برد بۆ ئێوە و خێزانیشم کە چای پێکەوە دوتی وەڵا خۆ بەدڵمە منیش بە منە و بزان بچەنەکە منیش پرسیارم کرد لە ئێنەکە جا کە من ئەو ماڵم گرت مامۆستا فەرمووی خانوو گرتووتم بەڵێ قوربان خانوو گرتووە
وتی بە چەند گردووتە وتم وەڵا بە خۆڕایی بەبێ پارە وتی چۆن ئەم پیاوە پاوەییە وتم ئەرە وەڵا پاوەییە و پاوەیەکی قوحە ڕەسەن وتی ئەی چۆن بە خۆڕایی وتی وتم وەڵا منیش زۆر ئیسرارم کرد لەگەڵ یاکەوە پارەم لێ وەرگێ ئەویش پێی وتم وتی کاکە حەسەن تۆ زانیت مهاجرین و ئەنسار چیان کرد بەرامبەر بە مهاجرین وتم ئەرە وەڵا چاکەزانم دێنا گەرەک نییە فرشەیەکی ئەوانمان بەرکەوێ یان مووقفێکە هەرگیز لەبیرم ناچێتەوە تا ئێستش تەلەفۆنمان هەیە لەگەڵ ئەو پیاوە کە ئەو پیاوەت هەیە لەگەڵا کردم تا ئێستش چوومەتە ئوسترالیا 20 ساڵ بەسەراوە تێپەڕیوە چوومەتە پاکستان چوومەتە کوێ ئێرە ئەم هینەم لەبیر نەچێتەوە ئەم پیاوەتی ئەم پیاوەم لەبیر نەچێتەوە زۆر ڕاستە حتمما کۆمەڵێک بیرەوەری لەوانەیە شتی دیکەش هەبێت کە بیری نەچێتەوە دڵیان بەشێکی زۆر لەو مەرگە ساچ و ئەو شتەنەوە خۆشا و ڕوودا ناخۆشانی کە بەسەر گەلی کوردە هاتوون تێدا بەشدار بووی کامیانە ینی بەلاوە زۆر ئەوە بۆ قەت لە زیهن دەرناچێت کە زۆر بە سەخت تێپەڕیوە ئەو بیرەوەری ئەو ڕووداوی کە لە ژیانتا ڕوویداوە وڵی مەرگە ساتەکەی هەڵەبجا ینی شتێک بوو کە نەک من ئەوەی کە تۆ زەڕەیەک وجدانی ببێت وجدانی هەژاندووە و ئازاری پێگەیاندووە و لەوێ بوونیەوە بەڵێ ئێمە لەوێ بووین لە سەردانێکا بووین چوو بووینە سەقس ماڵی خزمێکمان لەوێ بوون چوو بووین بۆ سەردانی ئەوانش عێراقی بوون بەڵام لەوێ نیشتەجێ بوون بۆ سەردان کە ڕۆیشتین تیارەکان قەسپیانە کرد ئێمە چاومان تێوە بیت بە بین فلیم پیشانێدا ئەو حاڵەتە حاڵەتێک بوو کە من ڕۆیشت مەسنەوە و مامۆستا مەلا عوسمان خوا دەرەجاتی عالی کە یاخوا و خوا ڕۆحی بەباش شابێ ئینشاءڵڵا ئەو هینێکی بۆ کردم بوو بە کەفیلم کاتی سەوزیان دامێ لە سنا دامەزرام و کە لە سنا دامزەم بووم بە ئیمامی مزگەوتێک لە سنا جا لە ساڵی یەکەم ساڵی یادی کیمیا بارانەکەی هەڵەبجا ساڵی 89 ساڵی 1970 من لەوێ بووم تاوەتیان کردم کە وتارێکم ببێت وتارەکەی من چیرۆکێ بوو وەکو بڵێن دیمەنێک بەسەر هاتێکم کرد بوو وەما وەکو وتار کە کەسێک ئەڕوا بۆ لای باوکی و باوکی بەشێن باوکی ئاگەڕێ و ون بووە باوکی و ئەنجارە نابینێتەوە بەڵام لە تارانایی بینن و لە قسخانەی تارانە باوکی چاوی کوێر بووە و ئەنجا گەر و گیراوە و ئەوجا نەسیحەت بۆ کوڕەکەیەکە دەڵێ کوڕم ئەوە من ئەمرم بەڵام چونکو تەنیا ڕەشی نەبێ هیچی تر نابێنم و تەنیا قۆرگم گیراوە ناتوانم قسە بکەم و بەڵام دژمنی خۆتان بناسن دژمنی ئێوە ئەمریکایە دژمنی ئێوە دژمنی ئینسانیەتە ئاوایە پێایەت خۆلاسەکە من ژەو کاتە زۆر ڕقم لە ئەمریکا بوو ئێستا شارڕقم بێت خوا دەناوی بەیە بەڵێ مامۆستا حەسەن بە دڵنیایەوە تۆ کە تەمەنێک با بڵێن ژیاوی و کۆمەڵێک کێشە و گرفت و ئەمانە بەڵام تایتڵی کتێبەکەت وەریەکانی بانخوازێک تۆ باوک بوویت هاوسەر بوویت پێشمەرگە بوویت با بڵێن مامۆسای ئاینی بوویت کۆمەڵێک یعنی کەسایەتی جیاواز لە یەک کەسایەتیا ڕۆڵت گێڕاوە و ژیانت کردووە زیاتر ئەو ڕووداوانی ئەو بیرەوەریانی وەکو بانخوازێک بینی و تۆ نووسیتەوە باست کردووە چکە کە بڕیار بێمە بیرەوەری بانخوازێک بێ ڕەنگە زیاتر ڕێچکەی بانخوازیەکە یان ئەو ڕووداوانەی لە کاری بانخوازی و پێوەزە بانخوازی زیاتر ئەو شتانی کەەوە عەلاقەیان هەبووە بە ئەوە کە خۆی کاری ئێمە پەروەردشە پەروەردەکردنە جا ئەوەی کەەوە عەلاقەی بێ بە پەروەردەوە تایەتی نسیمانە تۆ زیاتر ماوە ینی وەکو تەواوکاری ئەوە هێشتا بەرگی یەکەمێتی بەرگی دوهەمی ماوە ئەمە لە دایکبوونەوەیە تاوەکو ئوسترالیا گەیشتومەتە خاکی ئوسترالیا لە 90
لە 99 بەولاوە ئەنجا ئەوش هینێکی سەر بەخۆیان. چۆن گەشتیتە ئوسترالیا دکتۆر حەسەن لەم باشووری زەمینە؟ غەریبیەکی زۆر دوورە ئیتر ئەوێ. ئەبێ بۆت باسکەم کەوای لە هاتی ئەوە لە ساڵی 1970 تا ئێمە گیراین تا مانگی حوتی 1970 باڵێ لە زیندانە بوون لە دوای دران بە محکمەی سەورە و سێ جار دران بە محکمەی سەورە و دوایە من لەگەڵ دوو کوڕی ترە کە ئاعترافمان نەکردبوو بەربووین باقیەکەی تری 6 کەس ئەمری ئەعدامی دەرچوو ئەنجارە مەجموعەیەکی تریان زیندانی هەمیشەیی بوو مەجموعەیەکی تریان چەند ساڵێک ئێمەش بەربووین کە بەربووین هاتینەوە من مدەڕیس بووم لەو کاتە تەقدیم کردو بۆ تەدریسەکە قوڵیان نەکردمەوە کە بڕۆمە سەر وەزیفە یعنی بەربوونەکەم هیچ فایدەیەک وەکو بڵێ بەربوونێکی هەبوو ترسێکی هەردی هەبوو لەبەرەوە من بە حەزەرەوە بووم ڕۆژێکیان تقریبان دوای 3 مانگ لە بەربوونەکەم هاتبوون بۆ ماڵۆ بە شوێنمە کە بمبەن بۆ ئەمن بەڵام قەدەری خواوا بوو کە لە ماڵۆ نەبووم خێزانشم جوای بۆ ناردم مەردی خوا بە نەیتۆ بەرەو ماڵەوە هاتوون بە شوێن تا بگرن و بەڵام لە ماڵۆ نەبووی خوا ڕەحمی پێ کردو منیشی تر توخنی ماڵۆ نەکردو 7 ڕۆژ تقریبا لە ناو شارە مختەفی بووم و دوایەوە ڕۆیشتن بۆ ئەڵەبجۆ لە ئەڵەبجۆ ڕۆیشتن بۆ پاوە و خۆلاسی کەلام دەرچوون کە دەرچوین مامۆستا مەلا عوسمان هەرۆکو بۆم باس کردی خوا دەرەجاتی عالی کە خۆ زۆر خۆشی ئەویستم زۆر لوتفی بوو لەگەڵمانە ڕەفیقی باوکم بۆ کاتی خۆی ئەنجا خۆشم کاتی خۆی تەڵەبە بووم لە هەڵەبجە لەلایەن محەبەتێک و هینێکی تایبەتی بوو بەرامبەرمان ئەنجا لەسنە بەهۆی کەپالەتی مامۆستا مەلا عوسمانەوە من کاتی سەوزم وەرگرت و دامەزان بووم بە ئیمام لە مزگەوتێکە کە بووم بە ئیمام لە مزگەوتەکە کۆمەڵی پیاوی پیری وەکو ئێسەی خۆمی تیا بوو پەککەوتە و ئیفتا و تەقاعود ئەنجا دوای ماوەیەک مزگەوت ئەلحەمدولیلا بوو بە مزگەوتێکی قەرەباڵخ و گەنجێکی زۆری تێ هات و جمەیە هات ماشاءڵڵا لە ئەوە ئەنجا دەستیان کرد بە کە هێن نووسین لە ئەوەم هەموو ڕۆژە نایانی هەفتە ناو بەناو بانگانەکردم بۆ مەرکەزی بزورگی ئیسلامی کە سەرپەرشتی مزگەوتەکانی کرد لە هینە لە سنها کابرایی ڕئیسی مەرکەز وتی ئێمە کە تۆ خوتبە ئەدەیت یا وتار ئەدەیت یا محازەرەیەکت هەیە جاسوسی خۆمانمان هەیە لەناو هینەکەتە لەناو محازەرەکە تا ئێستا کەسێک تقریرێکی نەنووسیوە لەبارەی تۆ کە تۆ قسەیەکی خراپ دژی جمهوری ئیسلامی بکەیت و لە دژی ئەمە بکەیت نازانم بۆ ئەمانە ئاوا گوزارش لێ دەن ئەمە لای سۆفی هم نازانم ئەم جۆرە هینانە هاتن نەکبەت ئەوانەی کەەوە تۆزە بە جۆرێ بوون ئەوانە کرد بەڵێ وتم وەڵاهی بەڵام چی من هیچ خراپەم نەبوو بۆ کەس و تی حتا پیان نووسیانە لە گزارشە کە ئەمە کتێبێکی نووسیوە سەراسەر کوفرە وتم دەی ڕێگە ئەدەن بەم فارسیە شکستەی خۆم بۆدان تەرجمەکەم تیا بەڵێ تۆزێکم بۆ تەرجمە کرد و خەوەکەم چارە نووسمە ئەم کابرایە کە خەوەکە ئەبینێت و لە خەویا ئەیبەن ئەیشۆرن و ئەیبەن بۆ سەر قەبران و ئەیبێن قێنە ناو قەبرەکە و چای وا لە عالەمەکەەوە و گوێی وا لە خەڵکەکەەوە کە ئەوە قسەکەن و ئەنجا خەڵکەکە کە ڕۆن بەجێڵن هەچاویتیانەوەی و پاش ماوەیەک ئینتیزارێکە کەوا مەلایکە بێت پرسیاری دەکا پرسیار نییە ماوەیەکی زۆر دۆشدا ئەمێنێ و ئەنجا کونێگە بێتە قەبرەکەی و لە قەبرەکەیەوە تەماشا ئاکات دنیایەکی ڕۆشن دیارە لەو دەرەوە ئەوش هەچوێنێ بێ بە کوونەکە ئاچێتە ئەو دیوە و ئەڕواڵێ پێم سیر بوو کە من ئەو هەموو عالەمە لە پێش منەوە مردوون کەس نەبوو دیار نەبوو پاشەمە چیان لە هاتوێ بۆچی دیار نین ئەڵێ لە ناکاوە برادەرێکی خۆمم بینی کە کاتی خۆی لە دارالمەعالیمینە بە یەکۆ تم فڵان کەسە هۆە کەی مردی وتی وەڵا مانگێکە مردوم تی تۆ کەی وتمەڵە ئەمڕۆ کەوتی ئەی دەساکە کرد بە خێر بێ یاخوا بەڵێ
وتم جێگەورەکەی تۆ لەکوێیە وتی جێگەورەکەی من وتی باوتی شوێنێکی پیشانەمەکو قەسرەکەی شێخ عوسمان لە هین لە مەحموواوای دووڕوە قەسرێکی ئاوا خۆش لە نەکاخی ناوباخ ئاو لە ژێریەوە ڕۆت و دار و دەختێکی زۆر بە دەوروبەری ئاو باخ و باخاتێکی جوان و ئەمانە و زۆر خۆش بوو دەوتم کاک فڵان کەس هینەکەی من شوێنەکەی من لەکی وتی شوێنێکی پیشاندام شوێنەکە لە خانەقا کۆنەکەی دووڕۆیە چوو دیوارەکانی ڕووخاوە سیواقەکەی دەڕزیوە ئەنجارە تەڕەشعی پێهاتە خوارەوە ئەنجارە ناوەکەی خۆڵەکە ئاوە قاچی دابنایەت بەجارێکە لە تۆزا غەرقا بوویت وتم باشە بۆ وایە ئەوە جێگەکەی من وایە جێگەکەی تۆژە حەسادەتێکی دنیایانم چۆڵە وتی ئەی لەبێرە نییە لە قسمی داخلیا پێمە وتی ئەمە پڵان کەس نوێژەکانێ بکە ئەو تو هەر کاتێ ڕۆیشتی بۆ بەهشت من مەبە لەگەڵ خۆتا ئەو ئەنجامی ئەوەیە ها من نوێژەکان مەکرد ئەوەیە ئەوە تۆ نوێژەکانی نەکرد ئەو وتی تر خۆ لەو کاتا هیچ هین نییە جارنێ لە یەک جا بووینەوە ئەو ڕۆژ بەرەوخانی خۆی من ڕۆشتم بەرەو ماڵی خۆم و کە ڕۆیشتم خوایە گیان ئەمە ڕۆژێک نییە و دوان نییە و سەگ نییە و هەزار نییە و ملیۆن ساڵ نییە هەتایە ئەبێ من ئالێرابم وتی ئەوە نەناخۆش و کاریگەر بوو سەحنە لە بەرچاوما گۆڕا و تاریک بووە تمەزم خەبرم بۆ تۆ بە خۆم نازانم کەمە خەبرم بۆ تۆ کە باسەکەم بۆ گێڕاو بۆ کابرا و دیدەی باش خۆ ئەمە داعوەیە ئەمە بانەوازە ئەمە ڕێنوێنیە ئەمە دەوتم چیەکەی ئەمە لە مەرکەزێ بزورگی ئیسلامی لەسنا ئەمە بۆ کابرام گێڕاوە کابراتی ئەمە خۆت داوای و بانەوازەوە ئەمە خزمەتکردنە بەدین ئەمە دەوتم ئەو نەفامە ئاوا حاڵی بۆ چی لەکەی تۆ ئەمە سێت گزارش جا کە لە دوێژ لەوێژ جێگەمان پێ لێژ بوو لە سنا تر لەوێ ئێرانمان بە 2 ساڵ لە سنا بووین تر بەجێمان هێشت ئێرانمان بەجێشت و بەرەو پاکستان ڕۆشتین هەبێ ساڵی بینی 89 لە ساڵی 90دا ڕۆیشتینە پاکستان کە ساڵی 90دا ڕۆیشتین پاکستان لە پاکستان ئومای متحیدە وەریگرتین مەکتەبی ئومای متحیدە لەوێ پەنابەری وەرەگرت ئێمەش پەنابەری کۆمەڵی 200 ماڵێکی عێراقی کورد لەوێ بوون ئێمەش کە ڕۆیشت خۆمان تەسلیم کرد وەریان گرتین و ماینە لێ منیش تەرتیباتی خۆم وەکو برایەکی خۆمان بانخوازە دەست کرد بە ئیشکردنی خۆمان و مەدرسەیەکم دانا بۆ مناڵە وردکە ئێوە کۆم کردووە لە مناڵان لەگەڵ خۆما و ئەنجارە 3-4 تەبیبی لێبووکەوە هەڵات بوون لە عەسکەری ئەمانە ژوورێکم بۆ تەرخانکردن کە ئێوە پەناهێندەکان ببینن بە خۆڕایی بە هەر ڕۆژە یەکێکتان ئەوێژ لە هەفتەیە 4 ڕۆژ ئەوانش خەڵکیانە بینی و وانە کرد تقریبا هینێکی خۆش بوو مەرحەلەیەکی خۆش دوای ئەوە بانگی حەق دەرچوو منیان کرد بە مەسئولی کوردیەکەی بانگی حەق ڕۆشتم بۆ پشاوەر دوایەوە جەلەکەمان دەرەکرد دوای ساڵێک تقریبا لەوە من شادی کولێم بوو لە هین لە بەغا خەریجی کولەی ئیمام عەزەم بوو وتیان بۆ ناخوێنیت لێرە جامیعەی ئیسلامی هەیە ئینتەرناشناڵ ئیسلامیک یونیڤەرسیتی بۆ ناخوێنیتم وەڵا پاکستان بەل پاکستان لە ئیسلامابادا بوو وتم وەڵا خۆ فکرێکی باشە تەقدیم کرد بۆ جامیعەکە و کە ئیمتیحانیان کردم قبوڵیان کردم منیش بۆ خوێندنی ماجستێر بەڵێ 2 ساڵ خوێندم وەکو خوێندن دوایە تێزێکم تەقدیم کرد تێزەکەم بریتی بوو لە عالمێکی کورد کە بریتی بوو لە مەلا ڕەشیبەکی بابان کە اقتران نەیرینی نووسیوە بەم عنوانە بوو تێزەکەم العلامة الباباني ومنهجه في كتابه اقتران النيرين في شرح الصحيحين تقريبا 360 لا بەڕێی گەورەیە لە حەجمی گەورە ئەنجا مناقەشە کرا مناقشەی پاکستانی پیانە و شێخ الحەدیث ئەنجارە 2 دکتۆری عێراقی مشریفەکە و دکتۆرێکی تر دکتۆرێکی مصری ئەمانە مناقەشیان کرد و لە ڕیسالەکە ئیمتیازیان دامێ ممتازیان دامێ لە نەتیجەی هینەکە لە دوای ئەوە کردمیانەوە بە محاضر لە هەمان کولیە لە کولێکی خۆمانە تر مامۆ لێوێ من خۆشم بوو ئیسراحەت بوو تەقدیم کرد بۆ دکتۆرە لە جامیعەی پونجاب وەرگیرا بوو حەزمە کرد لەوێ بمێنمەوە بەڵام UN لە ساڵی
89 پێوتم وتی بێ بڕۆیت بۆ ئوسترالیا لە ئوسترالیا وەریگرتویت وتم من هامەیە بڕۆم ئەگەر لێرە بمێنمەوە ئێوە تەنیا هەویەکەم بەنێ فقط هیچم ناوێت لە ئێوە تێن وەڵا ئەگەر نەڕۆی هەویەکەشی لێ سێنەوە ئیتر منیش ئەگەر هەویەکەیان لێ بسەندامایەتەوە پۆلیسی پاکستان بە $100 فرۆشتم ئیتر مەجبور بووین ڕۆیشتین بۆ ئوسترالیا کە ڕۆیشتین بۆ ئوسترالیا یعنی ئومەی متحدە ناردینی بە تیارە ڕۆیشتین لێوە لە ساڵی 99 ئیتر من لێوێم ئاوا بوو کە ڕۆیشتین بۆ ئوسترالیا پرساوێخوا خۆجان پێمان بڕیت لە کیمیابارانی هەڵەبجەیە ئێوە چۆن لێو بوون ئەگەر بە کورتی کەمە بۆوان باس بکەیتەوە ئەوە کە ڕووداوەیە کە بیرم ناچێتەوە یەکێکە لە ڕوودا بەڵێ ئەو ڕووداوە کە ئەوە بوو یعنی بیر لەو کەرەوە کە وەکو ئینسانێک کە بە ناو شارەکە گەڕیت ئەنجارە ڕۆیت ئەمە بینی ئەوە بینی ئەوە بینیت جا حادسەیەکم زۆر لێوانە نەقڵ کردووە حادسەی عومەری خاوەر کە عومەری 10 ساڵە کە پێڵێن عومەری خاوەر ئەم عومەری خاوەرە نۆکچی هەیە دوای نۆکچەکە ئەنجا خوای تەعالا دوو کوڕێدا تێبەسکێ ئەمانەش ئیتر ئەم دوو کوڕە هیوا و ئاواتیان ئەوەتانێکەوە ببن بە ئەوە و چاویان پێ بکەش ببێتەوە و گەورە ببن بەڵام کیمیابارانەکە کەیت عومەر یەکیانەگرێتە باوەش دایکەکەشیان یەکیانەگرێتە باوەش ئەنجارە عومەر ئەکەوێت کە کیماگەدێدات دەملوچیاڵ هین کردووە بە لپکەی جامانەکەی و ئەوانە کە لەو کاتە ئەوەنە بەتن باوەشی کردووە بەم کۆرپەی جگەرەی خۆیە و بەم جگەرگۆشی خۆیە بە زۆریش لێ نەکراوە باشە حتا کردیان بە ڕەمزی هەڵەبجە بە ڕەمزی کیمیابارانەکەی هەڵەبجە عومەری خاوەر ئەجا ئەم مناڵە کە هیوای ئەوەیەکەوە بێتە پشتیوانی ئەم نۆکچە و ئەنجارە بێتە ئەوەی بۆ خۆیان و ئاوا ئەو ڕۆژە هەردووکیانی جەرگ بڕی چێ باوکەکەیش و چ نۆخشکەکەیش و چێ دایکەکەش جا حادیسەی تر زۆر بوون لەمانە بەڵام ئەمەیان زۆر کاریگەر بوو زۆر ئەوە بوانە کە ئێشەکەی کەسکۆن بوو بەسەراتی خۆش نییە ئەویشە لەبییر بێت شتێکی خۆش یادگارێکی خۆش وەڵاهی بەسەرهاتی خۆش لە حادیسەی هەڵەبجە یا لە شتی ترە لا لە شتی ترانی لەوەی کە ژیانە یاداشتە کردبێت لە ژیان زۆر هەیە جا ئەو کاک شەریفە کە بۆم باس کردیت کە ئەو خانوەی داینەیە من لێم پرسی وتم کاک شەریف ئەمە بەچەنە ئەمانەی تێوتی ناخێر پارە وەرناگرم تم کاکە یان دەوڵەمەندم پارەم پێیە بۆ لێم وەرناگری وتی ئەی کاکە حەسەن تۆ مهاجرین ئەنسارە نەبیستووە مهاجرین چیان کرد بەرامبەر بە ئەنسار تۆ گەرەکە نییە پرشەیەکی ئەوانمان بەرکەوێت من ئەم حادیسەیە هەرگیز لە بیرم ناچێتەوە کاریگەری زۆر ئەوەی بۆ لە دڵ دەرۆنا ئەنجا زۆر شتی ترم بینی لە ڕاستیە کە دڵخۆشکەرە بوو ئەرەوەڵە زۆر ڕاستە کاکتۆر بەر لەوەی بچمە لای پرسیارەکە ئەمە ئەڵێم یانی بینەران زۆر نمونەی ترمان هەبوو من یەک دوو حاڵەتی تراوە هەر با بڵێن کەسانێک کە نووسیوەتەوە وەروە چوونەتە ئێران لە کوردەواری لای منتیقی هەڵەبجە شتێک هەیە گەر کەسێک لەگەڵ کەسێک لا مۆبایلات بێڵێ کوورە خۆڵکە پاوایانێکی کردمە ڕۆشت بۆ حسابەی وەکو جۆرێک لە تعلیق بەڵام بەڕاستی من خۆم چەند نمونەیەکی ژیانی تایبەتی خۆم هەیە بە حی لەوێ وەدەیان و سەدانی تریش زۆر پێچەوانەی ئەوەیە زۆر پێچوانێ بە پێچوانە و پێم وایە ئەو خۆڵکە گەرم و گوڕە و میوان دۆسیەی لە پاوە هەیە بەراورد بە دەوروبەری خۆی و گوندەکان و شارەکانی دراوسێشی زۆر لە پێشترە زۆر گەرم و گورترن نازانم تر بەڕاستی ئەمە من ڕۆژە بگەڕم زانم ئەمە لەکیەوە سەرچاوی قسەی لە دەما بە شەکر بێت من لە ڕاستیە ویستم تەرکیز کەمە سەر ئەو مەسەلەیە بۆ ئەوەی ئەو پیاوەتی خەڵکی پاوە بەیان بکەم ڕوون کەمەوە کە ئەو تەم و مژە ناشی نەخراوەتە سەر ئەوان لای بەم یعنی ڕووی جوانی و ڕووناکی ئەوان دەرخەم دەڕاستیە هەنی ئەم بۆیە زیاتر تەرکیزەکەمە سەرەوە حتا مامۆستا پرسیاری کرد تۆ پرسە بزانە پاوەییە ینی ئەوە مەشهورە چونکۆڵنگ وایە کاتی خۆی مەولەوی هاتووە بووە بە میوانی کابرایەکی پاوەیی کە بووە بە میوانی کابرای پاوەیی چەند هەفتەیەک لێوە بووە لە دوایە کە ڕۆشتۆ گەیشتۆتە دەمی کەلەکەی ئەوە کە ڕاتە
دەرۆی پاوە وتیش قوربان وڵا کە نەڕۆژداتەوە کیسێکمان بوو بۆم سەرە بڕیت هەڵێ وەڵا گەڕێمەوە گەڕێتەوە سەرە بڕێ بەڵام بەڕاستی حیفە ئەو پیاوەتی و جوامێریەی پاوەیی دەرنەخرێت دەستەکان خۆشەما سەگیامان کوردی یا پاوەخشێ بێ سپاس انشاءالله خامەتان ڕەنگی بێت و وەختەکەمان تاوا بوو تاوە گەشتێکی دیکەما بێت خزمەتە موفق بن یا خوا دەست خۆش بێت دکتۆر گیان وەڵاهی تووکوینەڵێ کۆڵە پرسیارمان ماوە پرسیار کاتەکە کەمە انشاءالله حەسەکەن بۆ وەختێکی تر پێمان خۆش و بینەران بەڕاستی باجارێکی تر وانەیە کاک دانیابرە لەوەی کۆتایی ماڵاوایی لە بەرنامەکە بکەین دکتۆر حەسەن ئەمە فەرمووت بەرگی یەکەمە بەرگی دووەم و بەڵکی تر چەندی تری ئەمێنێتەوە چونکو من هەموویم نووسیوە زنجیرەیە بێت چاپ بکرێ زۆر ڕاستە بینەرانیش بتوانن سوود لە ئەم بەرهەمەی لەژێر نانوشانی کۆبەرهەمی دکتۆر حەسەن پێنجێنیە ژمارەیەک لە زنجیرەی کتێبەکانی خاڵ بە ژمارە 56 لەژێر نانوشانی بیرۆیەکانی بانخوازێک کە دکتۆر حەسەن پێنجێنی نووسیوێتی بە دڵنیایەوە ڕەنگە یاداشت و سەرگوزەشت و ئامۆژگاری و ڕووداوەکانی نێوەم کتێبە تەمەنێک لە لاوێتیەوە بۆ سەری سپیکە ئێستا لای ئێمەیە بە دڵنیایەوە بێ ئەزمونێکی زۆری تێدا بێ بۆ ئێمەی گەنجان یاخود بۆ وانەی کە بیانەوێ سوود وەربگرن و خوێندنەوەی ئەمانە ڕاستەوخۆ وەرگرتنی ئەزمموی تەمەنێکی زۆری نووسەر و وەروە هاوشێوەی ئەو کەسانی کە لە نێو ئەم بیرەوەریا کۆبوونەتەوە بەو هیواین خوێنەرێکی زۆر بتوانێت سوود لەم جۆرە بەرهەمانە وەربگرێت بە دڵنیایەوە ئیسفادەیەکی زۆر باشیە بێت دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حەسەن پێنجێنی بانخواز و نووسەر لەگەڵ ماوەی لەم تەوەریە خوا تەمەن درێژ بی تەندروست باز بی ئینشەڵا تەمەن فرسەت دامە و دابدا جارێکی تر لە بەرگەکانی 2 3 و 4 ئەگەر بمێن ئینشەڵا پێکەوە دانیشتن گفتوگۆی زیاتر بکەین